یەکەم ڕۆژی پرۆسەی خوێندنی ساڵی 2025-2026 دەستی پێکرد. بەڕوخسار و دڵی خۆش و پێکەنینیان دەردەکەوێت ڕۆژی کردنەوەی قوتابخانە ڕۆژێکی تایبەتە. ناوم محەممەد ڕۆژگارە، دڵخۆشم بۆی کە مەکتەب کراوەتەوە. هیوادارم هەموو ڕۆژێک مەکتەب بکرێتەوە بۆی بین بۆ قوتابخانە فێری زانستی و زانیاری دەبین. دەستخۆش لە مامۆستاکان دەکەم کە زانیاری و زانستەکانمان فێر دەکەن. جانتام هێناوە کتاب وەرگرم، دڵم خۆشە مەکتەب کراتەوە، فێرە زانین و زانیارەکان دەبین، فێرە ئینگلیزیش دەبین، دەستخۆش لە مامۆستایەکان دەکەم شتمان فێر دەکەن. ئەڕاتینە مەکتەب سپاس مامۆستایەکان دەکەین. زۆر خۆشم مەکتەب بوویتەوە. سار ڕابردوو پلەی دووەم بەدەستینا، ئێستاتی مەکتەب دڵم خۆشە. لە شاری هەولێر 500,000 قوتابی ناوخۆ و ئاوارە لە 1630 قوتابخانە دەستیان بە پرۆسەی خوێندنی ئەمساڵ کردووە. زەنجی دەستپێکی خوێندن لە پایتەختدا تەنها لە بۆ خەڵکی هەولێر نییە. نزیکەی 500,000 قوتابی ئەوڕۆ دەست بە خوێندن دەکەن کە جگە لە خەڵکی خانەخوێ و خەڵکی پارێزگای هەولێر ژمارەیەکیش لە ئاوارە و پەنابەر کە هەولێر ئەو باوەشە میهرەبانەیە ئەوانیشی لە خۆگرتیە و لە ناوەندەکانی خوێندن درێژە بە خوێندن دەدەن کە 1630 قوتابخانە لە سنووری پارێزگای هەولێر ئەوڕۆ بەڕووی قوتابیانی خۆشەویست دەکرێتەوە. کەرتی پەروەردە لە ئاسشی باشدانیە. ئەندامێکی سکرتاریەتی یەکێتی مامۆستایان دەڵێت ئۆباڵی ئەگەری بڕیاردانی بایکۆت لەلایەن مامۆستایانەوە لە ئەستۆی حکوومەتی هەرێمدایە. بەداخەوە ئەم ساڵیش بە کۆمەڵێ گرفت و کێشەوە زەنگی قوتابخانەکان لێدرا. کەرتی پەروەردە کێشەی زۆر قوڵی هەیە لە ڕووی میلاکەوە کە چەندین ساڵە دامەزاندن نەبوو، خانەنشینیش بەردەوام بووە کە ئەمە کێشەیەکی گەورەی بەردەم پەروەردەیە کە حکوومەت نایەوێت چارەسەر بکات. ئەگەر بایکۆت ڕووی بدات نەک زەرەر ئەبێت، ینی کەرتی پەروەردە فەشەل دینیت کە چەندی ساڵەمە ئەبینین بەکەم و کوڕیەوە خوێندن ئەکرێت، من هەست تەواو ناکرێت و بینەگە لە قوتابخانەیەک ئەگەر یەک مامۆستا ڕۆژێک نەسیت کێشە لە ئەو قوتابخانە دروست ئەبیت، لە ئەو پۆلە دروست ئەبێت یەک مامۆستا نەسیت. ئەگەر بێت و دیان و سەدەن مامۆستا نەچن. زەنجی ساڵی نوێی خوێندنی 2025 بۆ 2026 لێدرا. بە هۆکاری زۆری خانەنشینبوونی مامۆستایان لە ساڵی ڕابردوو و پێنەدانی چەند موچەیەک بە دوای یەکەوە بۆتە گرفت لە بەردەم دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندنی ئەمساڵ. تاکوی ئێستاش ڕوون نییە هۆڵەکانی خوێندن بەبێ مامۆستایان دەکرێنەوە یاخود مامۆستایانیش لەگەڵ قوتابیان دێنە پۆلەکانیان. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.